ئێرە گوندی هاریکا شێخەیە ناسراو بە چیرۆکێکی زۆر بەناوبانگی ئەفسانەیی ئەمی کە دەیبینی هەمووی سەوزاییە هەمووی بەروبوومی کشت و کاڵی و دار و درەختە گوندێکی تەواو سەوز و بێوێنە بەڵام پارچەیەک زەوی دەبینی کە بە تاواتی و شک بووە و هیچ کەسێک بەکاری ناهێنێت ئەم زەویە چیرۆکێکی زۆر سیر و سەمەرە هەیە دەڵێن هەر کەسێک ئەم زەویە بکێڵێت یا هاوسەرەکەی یاخود کەسێکی نزیکی دەمرێت شتیوان ڕێتەیە چێ تەرانە دەڵێن هەر کەسێک لی نزیک بێتەوە بێوێت کە کاری تێدا بکات تووشی بەڵایەک دەبێت چەندین چیرۆکی جۆراوجۆر و سیر و سەمەری تێدا دەمێت ئەم ڕۆپێکەوە بە دواداچوونێ بکەین هەرچەند تاکو ئێستا لە ڕووی زانستیەوە نەسلمێنراوە کە ئەم زەویە کێشە بوو خەڵک دروست دەکات بەڵام خەڵکی ئێرە بە تەواوەتی بڕوایان بەوە هەیە کە ئەم زەویە بەڕاستی زەویەکی شومە هەر بۆیە ناویان ناوە زەوی ژن مردوو. ئەمڕۆ باسی ئەم زەویە ئەکەین کە چەنەهای چەند ساڵە نەکێڵدراوە ئەمێ بزانم چیرۆکەکانی چییە ئەم زەویە هەستەکەم زۆر بە پیت بێت بتوانرێت کاری زۆر باش و کشت و کاڵی زۆر باشی تێدا بکرێت بۆچی تا ئێستا نەکێڵدراوە چیرۆکەکەی چییە؟ ئەف زەویەکە گشت و کاڵیە زەویەکە جوانە زەویەکە مەزنە بەس ئەvê زەوی کێشەکە کێشەکە کوونە یا گەڤنە ئەف کێشە هەر یامای بۆ واپیرە هاتی حتا نوکە و یامای و دێمینیت جی یعنی وی دەستوداری دێمینیت جی ئەوە کەس نەویریت بکات ناوێ دیارە ناوێ ژن مریە ژن مریە زەویەکە ناوی ژن مردووە ژن مردووە ژن مریە ژن مریە ناوێ یعنی هەر کەسی بکات نەشەرتە ژن بمریت بەس هەر کەسی بکات یعنی زەویەکە بێوەغەرە گەڵای بەحس تێدا کردن یعنی خێرێ لێ نابینیت ئەوە هوسایامای وەختێ بۆ پیرێنمە و حتا نوکەیامای کەس نەویریت بکات تو بخۆشیت بینی ڕاخۆڕیێت وێ هەمی شینکاتینە هەمی جهێ زراعیە ئەو هوسایامای و کەس نەویریت بێت ئەvê زەویە بکێلیت و بکات لاو مایامایە هوسا یا بەیارە خاوەنەکەی کێیە کێ خاوەنێم زەوی خاوەن یعنی خدانێ vê زەویە ئەف زەویە تابعێ چەمێ گوندێ هاریکا شێخۆیە یعنی تابعێ هاریکا شێخۆیە تابعێ گوندیە گوندی هەمیە چه خاوەنێت یعنی چه خدانێت تایبەت نینن یەت کەسوکی تابعێ گوندیە گوندی هاریکا شێخە ئەڵێن پێشتر خۆی خاوەنی هەبووە بەس ئیتر ئەوە دەستا و دەستی کردووە و هەرکەس نەچۆ بەلای ئێستا خاوەنی نەماوە خودێ کەم زانین بەرێژی خاوەن نەبیە بەس وەختێ کرد بۆ دەبێتە مەسەلە مختاری گوندی ئەو دەتەوێ ئەوەن دەبێتێ بخۆ بکە خاوەن هوسا یعنی تابعێ گوندیە بەس چ خدانێت یعنی دیار نینن یعنی کو بژی یا فلان کەسیە بیت بەرێدا هەبیت بەس نەمایە و هوسایامای حتا نوکە تا ئێستا چەند ژن بەهۆی ئەم زەویە یان با بڵێن کەوا دەوترێت بەهۆی ئەم زەویەوە مردووە خودێ ژن مەگولێ نەبیە وەخت ژن بمریت ژن هەر کەسی کردبی ژن کۆ بمریت بەس هەر کەسی کری ماڵێدا یعنی بالاکە مازنە هاتیە بسەری بەس ژن نییە بەس ناف ژنەوەکەی ژن مردووە بەڵام هەر جارە و ئەوێت بە بەڵایەک بۆ خێزانێک باڵای بۆ خێزانێ و گەلک مەسەلەن یا کری یا هێلۆی باڵایە بوو چێبی یا هێلۆی ئەو چیرۆکانە چین بۆ نمونەوە کەسانی کە ئێرە ویستویانە بیکێڵن چیان لە بەسەر هاتووە بەناوبانگترین چیرۆکەکان لەم دەوروبەرەکە باسەکەی ئەوان بۆ مەهوساوە دیێرە گوتی 7 ساڵە کردبی 7 ساڵە مەسیحی کردبی پشتی 7 ساڵە 7 ماڵاوی مرن بیا کارەساتەکە تراژیدی و یا هێلای مەسیحی ژیە چووی ئەو ژی نەمایە ئەڤەت وەختێ بۆ پیرێت مەدابی یعنی کەڤنە باسیێت نیتر مەسەلەن وەختێ بۆ بێتمە ئێکی ڕشەڤەی کردبی دەکەتە برنج ئەو ژی کارەساتێک سەرە هات شاشمی بی ئەو ژی هێلا ئێکی دی کردبی ئێکی چەلکی بی ناوێ و حەجی غەفار ئەویە سۆخە ئەوی نەشین کردبی ئەوی برنج ئینا بیناودا گێرە کرد و
دەستکاری ینی بەس ویستێتی بیکە شانەی کردووە نەکردبی باس برنج وەختت گەیت مەسەلەن زەڤیەکۆدی ئینۆبینۆڤدا گێرات کردن بێژینێ یعنی گێرا برنجت کرد چەند ڕۆژە گێرێت هەجاژی نەوەکی سەعاتای دوبیت قەمی 2 ڕۆژە 5 ڕۆژە گێراویدا کوڕێوی گێڕێدا فر گێڕا چەرکیان بێژینێ ئەو یا دیارە کوڕێوی وێرێدا فڕی مری ڕابین گێراویژی برە پشتە تخی بێوێ شنی گێراوی تەمام کرد ینی چیرۆکەکان ئەوە خەڵکی بە تەواوەتی بڕای پێ کردووە خودێ خەڵک ئەفسانەیە یان خەڵک بەڕاستی بڕای پێ کردو ئەزمموی کردووە خودێت بیت ئەفسۆنە بیت بەلێ بیت یعنی ئەفسۆنای بیت یعنی تشتاکی علمی نینە باس هوسایە مای یعنی ترسەوەیە مای کەس نەوێریت بکات هەکات بیت علمی و دیانەتێ و علمی چه ئەساس بوونینن باس تەجریبە ئەساسە بوو هەی و هوسازیە مای حەتۆنێک باشە ئەو کەسانی کە لێرە زەوی تریان هەیە ئەوانە هیچ کێشیان نییە بەس ئەم زەویە باس ئەو زەویە ئەف چەمە زۆرێ مەزنە چەند مەترە بێ بە نزیکی ئێرە ئەف زەویە چەندە ئەف زەویە خودێ ئەف زەویە ئەم نزانین چەند میترە باس ئەم جهێ منێ حسێب بکەین من عنی احتیمالە جهێ هەشت منەیە یعنی هەشت مناتۆڤێ ئەو زەویەت ڕەخوڕی ئەمە تو خود بینی هەمیت شینکرینە ئەوە شینکریە بندا شینکریە ڕاخی ڕاستێ و چاپێ شینکرینە بەس ئەو یۆمای کەس ناوێریت بکات ئێستا ئەمە ئەفرۆشرێت یان هەر بە خۆڕار کەسێکیە دەتوانێت بێت یان خەڵکی گوندەکە ناڵن لێرە خەڵک هیچ شتێک بچێنێت خەڵکی منتاقەی کێت بێت مەسەلەن شێت بێت بکات موافقی وەرگیت مەسەلەن مختارێک گوندی بێژدا گوندی دەتەوێ کات باس کەس ناوێریت بکات یعنی هەر کەسێت وێت بکات شێت بکات دەناوێ باس کەس نینە بکات باش ئەو کەسانی کە ئەو ئەزمونیان تێپەڕانە ناوەن هۆکارەکەی ینی بۆچی لەناو ئەو هەموو زەویە تەنها پارچەیەکی ئەوەنە هەر کەسێک بێت و بێوێ کارێکی کشتتوکاڵی تا بکات سەر ناگرێت و تووشی بەڵا بێ هۆکارەکە بەس زەویەکەی یا خۆ هەست بکەن شتێکی تر بێ خودێ هوکار چه هوکارێت درست نینن باس احتیمالە مەسەلەن ئەف زەویە یا فەقیرێکی بیت ژارێکی بیت دوعاکردبن ئێکێ لێستۆن بیت یعنی قەدیم داواری شتێک هەیە ئەڵێ چاوی لە دوای بووە بیت هەکە چه ئەساسێت ئەوێدی نینن مەسەلەن کو دەبێژی یا بەر تشتێکیە بەر مەعدەنێکیە بەر مەوادێکیە ئەوە هەمی نینن زەویەکە مەعدەلە یا جوانە یا ینی لە ڕووی کشتتوکاڵیشەوە هیچ کێشەیەکی نییە گەر بێت کێشەیەکی گشت و کاڵی نینە یا مناسبە باز کەس نینە بکات بکەین ئێستا خودێ جاکە کەناڵ 24 ئەوێ دیێت خۆفڕێکات بیکات بڵەوێت هەر کەسێک ئێوێ بێت لە نێو ئەم زەویە کشتتوکاڵ بکە بە خۆڕاییە بەڵام ئێمە بەرپرس نین لەوێ هەرچێک ڕوودا ڕاستە خودێ بە خۆڕاییە باس کەس نەشێت بکات کەس نەویریت بکات تەمام دەست خۆشمان مەسا زۆر سپاس دەکەم ئەمەوێت زیاتر بە دوای ئەم چیرۆکانەیە بگەڕێم ئەگەر بچمە ناو گوند کەسی ترم دەسەکەوێت کە ئەزمموی لەم بابەتەیە کرد بێ یان شتێکی زیاتر بزانێ دەربارەی ئەم زەویە خودێت بیت هەوڵدان چینە ناو گوندە ڕایە هەندا کۆوارگیرا کەمی پتر بزانە و پتر معلومات سەر هەبێ من خۆم سرم لەمە سوڕماوە لە نێوان دوو زەویدا زەویەکیان بۆ بە خێر و بەرەکەت بۆ خاوەنەکەی و بۆ خێزانەکەی زەویەکی کەشان دەبێتە بەڵا بۆ خاوەنەکەی و خێزانەکەی بۆیە ئەم زەویە بە تەواوەتی ئیهمال کراوە و کەس نایە بەلایە و ئەم زەویشان بۆتە هۆی ئاوادانکردنەوەی هەم شوێنەکە هەمیش بەروبوومێکی زۆر باشی لێو بەرهەم دێت ئەم شتە جێی بڕوایە نوکایی چی بکاتن همه دهوینه ده بین آخوت شو زوی مزیاد و جنمیه که رون دو چه دو مشکل بود چه بود حاجی تو بنا حتی باید که چه بونی نه نه مغبره نه مزجفته ما مزجفته بود حاصل دانی
ولی هم واد بینه جمعه که کسی نکریا بیرون ما کسی نکریا منو سیده خوشی حاجی بۆچی تۆ ناچی بیکێڵی نزانم ئەو الله زەویا تۆ امون یا تۆ بۆچی ناچی بیکێڵی امن انا ورم بکر بۆ مدی بوجم خۆ کم من بڕام بینی حاجی آها. وتۆ ئەفسانێ نوکر ما چه مشکل بخود چه نوکر حاجی تۆ شەترسی شتێ ڕووبانە دستم شکم بمرید پایسته لیکر سێدا چاوانی والله باش باشی؟ الحمد لله سر حالت جواب چانه؟ خيراتي سر دەنگ جواب بەسێ. خير وسلامت هاتم بۆ سەر زەویەکە بله ئەوە چییەوە ئەڵێن تۆ خەڵکە ناسی کە بەڕاستی کارەساتی بەسەر هاتۆ دوای کێڵە او زاوية جنمرية إيه. وكي مزاني اثناء سروي دميمه بس من بيزاني نتايسر او زاوي بجا پتر سالانه او زاوی نهاد کردن یعنی بیشتر او زاوی هر کسی که زاوی بکرد جن لیمرید نمونه جی ئەوە بێ والله يعني واد بيجي إيه. يعني جارك باب من وابراهيم حجي شيرو ام خلقي قند سيرين يفتش جاي اهني ما بيرا برنش ما متكرن شبكه هات انه في زاويه نضستن شبكه باب منو حجي شيرو وابراهيم قلت جوفايك ابراهيم قلتي او قصدي قلت جوفايك سعدو قلت هندك هنا خان قلت رابن نو في الزاويه نمينه رابن هر سعدو الشباب يعني ويري دونفن يتخاوبين تخاو هستوفا انه ابراهيم جر رابي قلت حجي شيرو وبابا من ابا ابراهيم خو يعني في فاد جريتا قلت من ناس رابي من هدو هالشركن قلت هلو رابن نوف فيز في ام نومينين قلت بوش قلت يهوت يا خاو نومن قلت هاك هين مين نوف فيز دي مشكله كي بو هاسي كوتشيكا جهد هالشوي كرنو ورامي تشتت خاوي بو كرنو ويلي نعمل انا فتشت يعني حقيقتي بي ینی ئەوان بەس خەوتیشن لە ینی نەکێڵان نەیشتێ نه کس نشن نبکیلی نبکولی نبکت تشتای جا انظن معنی وکی حنی حتون که خلکی بیره همه خلکی بیره خوی هوری که حتون کسی نکریه کس نشد بکجی تۆ خۆت بڕات پێێتی خودی مفهوم را حتی چی بجم تون از چه تفسیر کم وکی چۆن بیرەکەیتەوە وکی هزر کم هزر من اد بجم من نیخوا بجم او زوین یا کبرای که به دست حالات بیا یه فقیر بیا یه هجار بیا و دولگور نرینامن کبرای که یه زوردار یه بی قوت زبیه و یه لیوه گرتی تعدای نشا بروانی خوب کرد و جا قدرت خود که اوی جا خدا نزوی دعای که لیکری دعای که وی کری وی کبرانی دور هزارم از حساب وزیر کم یعنی خدا تعالی دعا وی مظلوم خدا نزوی یه قبیل کردی از حساب از به هزرت کم هکر مورد چه افسش تبید نفس تانی حقیقت جیه چی بید ئەی باش ئێستا من ترسام من ساعتێکە بەوی ئاسوڕەمەوە هیچ ڕۆیە بله بەس بۆ خۆم پیاسەم نه او چنینه هات نوچون چنینه بەس بخەویت یان بکێڵیت یان ئیشی جا بکەیت اگه بکته اون بکته مثلا باجان بکته کنجی بکته برنج یعنی کو كتا هر تشتك يعني الا دي مشكله كبسه لكن مثلا هون شنو خلقي ترو بينو شنيده کەس هەبووە خۆی بێ تاقی بکاتەوە كاس از بس بوارنك كاس ئێستاوە زەویەک لیا کەوتووە بە پیتە بۆچی کەس ناچێت کشت و کاڵی کتاب بکات و تاقی خل بکاتەوە ترسيت هەمووی هم خەڵکی را هەمووی بڕای پێێتی كاس نشد بكن كاس نويد بكن ئێستا چۆن کەسێک بدۆزمەوە کە بڕای پێ نەبێ والله ما تشبج يعني كاس نظام as يعني ماني جالا كنت دي كانجي دو برا خو كان ترس كان نشوم كانت يعني الا ابي زبيم اوريشاكو وكي مغوتي دي زرومن اوريشاكو هوستوي يو فقيره كبيا ايك تعدو يلكري او يجي اجي كليكري الدعاء كليكري هاورت هو جاون جا خده احتمال خد تعالى دعاء فقيره قبل كلمه كيز دوني تفشتي هوستوي هاي يعني حطوا نكاو زبي كسنكه وزبي كو باكفت يجي زبي كلوا من چرۆکێکی تریشم بیست دەربارەی بله. من بیستم ئەڵێن کەسێک نوشتە و جادووی کردو لەو زەویە جات جادو نوشتە نه بس جات شويه مثلا من يتسروا زبي خلقي يد دونغو زبي سير خوتي نويري راستين بس بوهند تنه ويرت راستين واسو مشكله حطوا نكبو كاسه چنابيه ابله باش ئەی نرخی چەند ئەگەرێکە بێ بیکڕە خود زاویه کل یا لو يعني تقریبا
دوو دەفتەرۆتینی ئەی ئەمانەی ئێرە ئەوە ئەوە گرانترن ئەوە یۆ منە ئێوە چەنی فروشی ئەوە یۆ منە خواست ئەوە من ئەس نەفرۆشتم زاویە نافرۆشی بەس مەبستم ئەوەیە ئەوە هەرزانترە لەم زەویانە ناوەڵا ئەو یۆلەوە ئەو یۆلەوە گەلک ئەو ژۆلە ئەوکی بێۆلەوە یعنی هەکەر کەس ناوێنی بکە جەحەتەی بکڕیت هەکە زاویەکۆ گەلە کۆلە بن گوێرە ینی ئۆفلێن هۆی تایگرتن خوا ئەجێ گوێرە کۆلینکۆی یاوێ ئەنی کەس ئەوەژ نەشی لێ بگیت باسکەن دەشی بکە کەس نەری بکە گۆرە مشکلەکی سەری ئەیکە هاتی یەکیری ئۆریشەکی بوو چێبی جۆ خەل بوو بێ چەندێ نەشیم بکەن ترسام من بڕۆمەوە ئەرێ وەڵا بڕۆم بەێ بەس ئەوە زەوی تۆش نزیکە لێرەوە پیچەکۆ دیرە تەقریبا هەما بێرە بە ئەی باش ناترسی نا زەوی تۆ کێشەی نییە ناترسیم زەویەمە چ کێشانی نە من ترسام بڕۆم مۆلە مەفخۆی ئەمە پای کردی بڕۆمەوە سەیدا دەست خۆش سەرەوەی ئەوە شەویشمان بەسەرا هات هێشتا نەمتوانی کەسێک بدۆزمەوە کە بڵێ نەخێر ئەوە چیرۆکێکی ئەفسانەیە و جێگەی باوەڕنێ بەڵام هەر خۆشم ئەو کاتێک کە هاتیم بۆم گوندە پێشەکی بدوای خاکەنازێک کاگەڕام ئەموت نا منە چم ئەو زەویا کێڵم و هیچیش ناترسم چونکە تەنها شتێکە کە دروست کرا و خەڵکەکە خۆی بڕای پێێتی بەڵام کاتێک کە دیتە نێو گوندەکە ئەو ترسەی کە لە خەڵکە ئەیبینیت ئەو چیرۆکانەی کە دەگەڕێنەوە زۆر جیاوازترن وەگرۆی کە تۆ لە دوور و ئەیبینیت و بیری لێکەیتەوە سەرڕای هەموو ئەمانە زۆربەی و چیرۆکانی کە باسەکرێ هی سەردەمانێکی زۆر کۆنن بەڵام چیرۆکی نوێش هەیە دەمەوێت ئێستا بەم شەو ببین بە میوانی ماڵی کەسێک کە بەڕاستی ئەو چیرۆکەی بەسەردا هاتووە بەهۆی ئەو زەویەوە و هەتاکو ئێستا هەرگیز سەردانی ئەو زەویەی نەکردو بۆ جارێکی تر چینە بڕۆینەوەش بەێ السلام عليكم شلوني باشي احوالك انا حاجه جا قربان بضنو بس شلون جبراكي ما صولك زاوية كوبرنج كيري وي منطقي اینا نافویره دو گیران کرد از گل نبین بس خیشکه کامل یا لولای اوجی مواده که هاری کی گومه گوته برا برنج خون نافوی زاویه گیره نکرد بوی بودی بالای دفتری مهید بدا چنینه بلا چنینه رو بی برنج ناو گیره کرد ویرو جه کره که من فریدو که ابری هدا توتا بنه راستن نیامری جاشوی انده من گوته خط تبی توکل بو چی تو تبی مادام یو معلومه ده بالاله چه بید بلو تا و نکر بو اینجا مسئله اوه زبیش یام نبودنگه کلا کوید کری همه بگو بشی یه دینه نیت اول گارشت و بررسن سیری چوبی نروف دانه بن حاجی تو خود باوەڕەکەی بەوە هذا معلومه اما هاد هر دي بينا تعوزة بودا باز تبكى تناويري كان نشد كان تۆ خۆت قەت نەتکێڵەوە بعد هذا كان أبدا بنافسنين بيت وشيت بس كنت پنجاه بكيري بكى درامات وبكى دخل وبرنج وجاه أبد قبيل نوكت هيك الشباب هم شو بيناف قاعد خدا آو گرته آب دکمه برنج قاعد رابین و دین بین و هلواس که چیو بین رابین آب خوشی دین بین حتی منو چی های دین بین باب جماله با پیره بین باب اوش دین بین کلا که دیل مالا دین بین بگو میشه او ترسید بیت خود اتس نماجی دین ببین هەموو خەڵکی گوند ئەترسێ لەو زەویە آره والا ترس جا اوه مثلا همه اوه ئێوە خۆتان
چۆن بیرەکەنەوە لەو بابەتە؟ ئابات ئێک نزانێت هەندی بزانن وێزاتە نزان دۆنمێکە بێ؟ نه دونما مازن دونما ترکتری نه بس زاویە کاملە یا باشە زەوێکی گەورەیە. ئەی باش نازانم مێژوەکەی گەڕێتەوە بۆ چەند ساڵ پێشێستا کە یەکەمین جار کێڵدرا؟ کەس نزانێت کە چەند ساڵە و کۆ کیش بۆ بوو بۆ پیرەوە و ئەو بوو چوەلەوە کەس خوب تاریخ خۆشی نزان. ئەی باش هیچ کات بیرتان لەوە کردوەوە بیکەن بە مزگەوتێک بیکەن بە قوتابخانەیەک شوێنەکان؟ بۆ؟ نەوێنم چنە ناو دادێ ئەمەلە گەرێکە. ئێ مزگەوتی لێ دروستکەن حاجی. ئاغلب ناوێوە گوت ئەوێت کرن ژنێ توات مرن. لەوە ناوێوێ کرا زاویە ژن مریە. ئێکی ژنە خو ناویە بۆ دۆچی دوێ زاویە کێلی دۆ ژنەوە مری. حاجی شتێکی کەم بیستواڵن ئەوەی کە لە ژنەکەی بێزارە ئەچێ واکێڵە هەڵا کولی وات بێژن باش نەکەم بمرێن. دەست خۆش حاجیگیان زۆر سپاس دووبارە. سپاس بۆ ئێش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی پێیبەر بوون لە بیرتان بێت مەرجنیە چیرۆکەکان تەنها لە لای مرۆڤەکان بێت دەشێت لە شوێنێکی دیکەم کوردستانە چیرۆکێکی کە هەبێت کە هەمومان پێی سەرسان بین بۆ هەندێکمان جێی باوەڕ بێ و بۆ هەندێکیشمان تەنها ئەفسانەیەک بێت. خواتان لەگەڵ.